دوای 16 ساڵ لە خوێندن و شەونخوونی و ماندووبوونێکی زۆر و بڕینی سەرجەم قۆناغەکانی خوێندن 1170 قوتابی زانکۆی سۆران بڕوانامەی بە کالۆریۆسیان پێبەخشرا. بەڵام دوای ئەوەی نزیکەی 10 ساڵە حکوومەتی هەرێم دامەزراندنی ڕاگرتووە، بەخشینی بڕوانامە هیچ گەشببینیەکی بۆ داهاتووی ئەو دەرچوانە نییە، چونکە ئەوان دەڵێن حکوومەت بێباکە بەرامبەر بە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و هەلی کاریان بۆ ناڕەخسێنێ و تەواو بێئومێدی کردن. ئەوڕۆ لە زانکۆی سۆران 1170 قوتابی لە 28 بەشی زانستی دەرچوون و کۆمەلگاوە حکوومەت دەتوانێت بە شێوەیەکی زۆر باش سوودیان لێ وەربگرێت. دیارە لە بەشی سپۆڕی جیاوازە هەر لە زانستە مرۆیەکانەوە بگرێت تا زانستە سروشتیەکان. بێگومانەوە هێزێکی مرۆیی کاریگەرە، هێزێکی مرۆیی پوختە، هێزێکی مرۆیی ئامادەیە، لە ڕووی وزە و وزەیەکی باشی هەیە. بێگومان ئەم ناومێدیەی ئەوەیە کە دەبینین هەر 3 ڕۆژ پێ سا لە پەرلەمان بینیمان کە باسی سەیەکەمەکانیانەکەت کە چۆن دامەزرێن ئەیە هەموو قوتابیانێک کە تەخەڕوجیان کردو تەواویان کردو چۆن دامەزرێن، کەواتەوانە بێئومێد بووینە لەوەی کە سەیەکەمەکان دانەمەزراون. بەهۆی بێپلانی حکوومەتی هەرێم دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ڕۆڵیان لە بەرەو پێشبردننی کۆمەلگا لە بەرچاو ناگیرێت و نەتوانراوە سوود لە تواناکانیان وەربگیرێ. دەیان هەزار دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم بێکارن. هەر ئەمەش وای کردووە گەنجان ڕوو لە هەندەران بکەن و نیشتیمان جێدەهێڵن کە هەندێکیان لە ڕێگای گەیشتن بە ئەوروپا و دەستکەوتنی کارێکی شایستە دەبنە قوربانی. ئێستا جەڵەبە زۆربەی قوتابیەکان کە زانکۆ تەواوەکان پەنام بۆ دەرەوەی وڵاتە بن. گوناحە لەبەرچی یعنی ئەو زانستە و علمەی کە پێ گوناحە دانەمەزرێت بەجددی هەموو هۆکار ئەوەیە کارتی دابێت ئیشکار هیچ شتێک نییە. ئەگەر ئەکید ژیانەکە بیتن لە بۆ گەنجە شتێکە بیتن کە بتوانین مەشغوڵ بیتن، فکر لە دەرەوە نەکات، چاو لە دەرەوە نەکاتن. بەتاکیدەوە ئەو هەموو شوێنە و هەموو بڵێن خەڵکی خۆی خاکی خۆی بەجێ ناڵێتن. کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم کە بێباکانە لە بەفیڕۆچوونی توانا و وزەی گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەڕوانن، جگە لە بانگەشە هیچ پرۆژەیەکی دیان بۆ ڕەخساندنی هەلیکار و بەگەرخستنی ئەو سەرمایە نیشتیمانیە نەبووە. هەر ئەمەش وای کردووە توانای گەنجانی وڵات لە خزمەتی وڵاتانی دەرەوەدا بێت و هەرێمی کوردستانیش پێشکەوتن لەسەر ئاستی بەرهەمی ناوخۆیی بەدەست نەهێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.